جارێکتر سڵاوتان لێ بەڕێزان لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لە سەر تەوەریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک. ئەمڕۆ وەزارەتی تەندروستی هەرێم تۆمارکردنی یەکەم حاڵەتی ئەنفلەوەنزەی بەرازی لە هەرێم ڕاگەیاند کە ئەو کەسەی کە تووشی ئەو ڤایرۆسە بووە تەمەنی 64 ساڵەوە خەڵکی پارێزگای سلێمانیەوە نەخۆشی درێژخایەنی بۆریەکانی هەناسەی هەیە لە ئێستادا لە بارودۆخێکی تەندروستی باشە و لەژێر چاودێری تەندروستیدایە. وەزارەتی تەندروستی هاوڵاتیانیش دڵنیا دەکاتەوە کە هەموو ڕۆژێنێکی پێویست لە وەزارەتی تەندروستی و دەستگا تەندروستیەکان گیراوەتە بەر بۆ پشگیری و کۆنتڕۆلکردنی نەخۆشیەکە و دەرمانی پێویست هەیە لە دەستگا تەندروستیەکان. هەروەها وەزارەتی تەندروستی چەند ڕێنماییەکی بۆ خۆپاراستن لە نەخۆشیەکە بڵاو کردەوە و ڕایگەیاند کە نەخۆشیەکە دەبێتە هۆی هەوکردنی توندی کۆئەندامی هەناسەی سەر و لەوانەیە سووک مامناوەند یان قورس و کوشندە بێت بەهۆی هەوکردنی سیەکان و پەخستنی کۆئەندامی هەناسە. هەروەها نیشانەکانی نەخۆشی ئەنفلەوەنزەی بەراز بریتیە لە بوونی تا کۆکە، ژانی گەرو، سەرئێشە، ژانی ماسوولکەکان و بێهێزی و هەندێک جار دەبێتە هۆی سکچوون و ڕشانەوەش. لە باری قورسدا دەبێتە هۆی هەوکردنی سیەکان و پەخستنی کۆئەندامی هەناسە و مردن. بەڕێزان پێشەوەی پەیوەندەکانتان وەربگرین کە تایبەتە بە چۆن خۆمان بپارێزین لە بڵاوبوونەوەی ڤایرۆسدا، دەچینە لای دکتۆر خاڵس قادر وتەبێژی وەزارەتی تەندروستی بۆ ئەوەی باس لە ئامادەکاریەکەم بڵێ دیارە هاوکاران پێم دەڵێن کە لە ئێستادا ئامادەنیە پەیوەندەکەی ئەمە هەوڵ دەدەین تۆزە قسە لەسەرەوە بکەین کە چۆن وا بکەین کە خۆمان پارێزین لە بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسەی کە لە ئێستادا لە ناوەڕاست و باشووری عێراقدا چەند ڕۆژێکە بڵاوبووتەوە و ئەمڕۆژ وەک باسمان کرد یەکەم حاڵەتی توشبوو بەو ڤایرۆسە ڕاگەندرا لەلایەن وەزارەتی تەندروستیەوە. دواتر هەوڵ دەدەین کە دکتۆر خاڵس وەربگرین بۆی قسە لەسەر ئەو بکەین کە وەزارەتی تەندروستی چه ئامادەکاریەکی کردووە بۆ ڕێگرتن لە بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە. بەڵێ یەکەم پەیوەندیمان فاتیمە خان لە سلێمانیەوە. سڵاو لێ بە فاتیمە خان، فەرموو. ئەلو، بەڵێ فاتیمە خان فەرموو. کاک شوانگیان چۆنی؟ زۆر سپاس دەکەین. زۆر سپاس ڕێزمەیە بۆ خۆت و بۆ هەموو کارمەندانی کەناڵی NRT. زۆر سپاس دەکەین. سپاس بۆ ناوێمیانەوە. بەڕاستی من پرسیارێ لە تۆکەم. بەڵێ بەڵا ئایا ڤایرۆسی ئەنفلۆزای بەراز چۆنێتە هەرێمی کوردستانەوە خاصەن عێراقەوە؟ بەراز بە دەگمەن هەیە ئەگەر هەش بێ لە شاخەکانە، ئەگەر هەبێ لە لادەکانەوە دەست پێەکە توشبوونی ئەنفلۆزای بەراز خۆ لە ناو شارە بەرازمان نییە تا ئێمە توشبین، یان ئەوەتانەیە ڤایرۆسێک ئەیهێنن بڵاوێکەنەوە لە ناو سلەیمانیا لە ناو هەرێمی کوردستانە نەکە لە سلەیمانی بۆیە خەڵک تووشی ئەبێ. ئەمە ڕێگە چارەسەری ئەم نەخۆشیە وەزارەتی تەندروستی چۆن بڵاوی کردوتەوانێ ئەڵێ ئەنفلۆزای بەراز ئەبێ چارەسەرێکیشی بۆ بدۆزێتوانێت بۆ ئەوەی هاوڵاتیان بپارێزێت لە توشبوونی ئەنفلۆزای بەراز. من لەگەڵ ئەوەیان نیم کە ئەنفلۆزای بەراز لە هەرێمی کوردستانە لە عێراقا هەبێ، چونکە بەراز لە هەرێمی کوردستاندا لە ناوچە شاخەکان ئەگەر هەبێ بە دەگمەن هەیە بەڵام نییە. زۆر باشە فاتیمە خان. ئەو پرسیارە جێ دەێڵین بۆ دکتۆر خاڵس بۆی قسەی لەسەرکە. باشە. دانا لە سلێمانیەوە فەرموو کاک دانا. ئەم کاتە باش کاکسان. زۆر سپاس دەکەین کاک دانا. هەموو کاتێک باش فەرموو. خۆشتان لێگە بووتەوەرە ئەوەی بەلای ئێمە گرنگە پێویستە وەزارەتی تەندروستی پلانی پێشوەختی هەبێت، پلانی پێشوەختی تەندروستی یان بەپێی کەشوهەوا دیاریکراوە لای ئێمە لە هاوین وزستان و هەر کاتێک بڵین بەپێی کاتەکان ئەم حاڵەتانە ساڵانە دووبارە ئەبێتەوە کە دووبارە بێتەوە پێویستە لە کارنامەی ساڵانەی خۆیان وەزارەتی تەندروستی بایەخ بە ئەو بابەتانە بدات ئەوەی ڕاستی بێت. لە هەمان کاتە بڵاوکردنەوەی وشیاری تاک وشاری تەندروستی و بەکارهێنانی هۆکارەکانی ڕاگەیاندن بۆ ئەم بابەتە ئەوە جێی خۆیەتی لایەن وەزارەتی تەندروستیەوە بجوڵێنرێت. لە هەمان کاتە پێویستە تیمی گەڕۆک تایبەت بە بابەتە تەندروستیەکان تایبەت بە کێشە تەندروستیەکان هەبێت کە لە حاڵەتی تایبەت لە حاڵەتێک کە بۆی تەشەنەت نەسەنێت و وەزارەتی تەندروستی بتوانێت سەیطرە بکات کۆنتڕۆڵی بابەتەکە بکات بە زووترین کات پێویستە تیمی گەڕۆکە بێت. لە هەمان کاتە لە ئاین چەندین گلەی تر هەیە لەسەر سیستەمی تەندروستی. یەکێ لەوانە ئەی نەخۆشێکە چێتە نەخۆشخانەیەک لەگەڵ نەخۆشێکی ترات دوو تەمەنی جیاوازن یەک جۆر دەرمانی بۆ نووسراوە یەک جۆر چارەسەری بۆ نووسراوە. لە هەمان کاتە خزمەتی تەندروستی لە زۆرێک لە بنکەکانەوەکو پێویست نییە کە پێویستە باشتر بێ، ئەنی بەدواداچوون نییە بۆ کێشە تەندروستیەکان. ئەمە لایەنێکی ترێتی کە ئێمە پێمان خۆشە پێمان باشە حکوومەتی خۆمان
باشتر کار بکات لەوەی کە ئێستا هەیە زۆر باشە کاکدانە لە نەخۆشخانە بەڵێ ئەوانی کە بنکەن زیاتر خەڵک لە گەڕەکان ئاگاتە بنکەکەی ئەوەی کە لە لادێ ئەگاتە نەخۆشخانەی لادیەکەی ناگاتە سەنتەری شار ئەگەر حاڵەتی کتوپڕ زۆر باشە کاکدانە بەڵە سپاس دەکەن سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ بەرەزان دەچین لای دکتۆر خالص قادر و تەبێژی وەزارەتی تەندروستی بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئامادەکاریەکانی وەزارەتی تەندروستی بۆ ڕوبەڕوونەوەی ئەم ڤایرۆسە سڵاو لێبێ کاک دکتۆر لەوە دەست پێ بکەین ئەوەی کە باس دەکرێت ئامادەکاریەکانی وەزارەتە کاکدانا لە سلێمانی پەیوەندی کرد باس لەوە دەکا کە دەڵێت وەزارەتی تەندروستی دەبێت پلانی پێشوەختی هەبێ بۆ ئەم ڤایرۆسانە بەتایبەتی لەگەڵ هاتنی وەرزیستاندا وەڵامی جەنابەت بەڵێ زۆر سپاسان دەکەم دیارە ئێمە وەزارەتی تەندروستی پلانی پێشوەختی خۆمان هەیە بۆ ئەو نەخۆشیانە کە بە شێوەی درمی سەر هەڵدەدەن ئینفلۆنزایەکێک لەو نەخۆشیانەیە ئەوەی کە ئێمە ئامادەکاریمان بۆ کردبوو ئینفلۆنزای وەبایی کە ئینفلۆنزای وەرزی ئەمساڵ بەهۆی ئەوەی کەوا ئەو ڤایرۆسەی کە ئینفلۆنزای وەبایی دروست کرد یاخود پەتایی دروست کرد لە ساڵی 2009 پێشبینی ئەوە دەکرا هەمان ئەو ڤایرۆسەیە ببێتەوە ئینفلۆنزای وەرزیش یعنی واتە لە وەرزەشدا کە ئەو ئینفلۆنزای پەتادەنێتەوە هەمان ئینفلۆنزای داران دەبێت واتە تێکەڵ دەبێت لەگەڵ ئینفلۆنزا وەرزیەکە لەبەرەوە ئێمە ئامادەکاری پێشوەختەمان هەبووە بۆ نمونە لەلایەنی دەرمانەوە ئێمە بڕی دەرمانی پێویست ئێستاش لە کۆگاکانماندا هەیە لەلایەنی تاقیگەیەوە ئامادەکاریمان هەبووە لەلایەنی چۆنێتی چاودێریکردنی بارودۆخەکە کۆکردنەوەی زانیاری دەربارەی نەخۆشیەکە و دواترشیکردنەوەی ئەو داتایانەی کە دەکرێتە بەردەستمان ئەو ئامادەکاریانەمان هەمووی کردبوو بەڵام ئەوەی کە لە ئێستادا زیاتر دەمانەوێت بیکەین مەسەلەی هۆشیاریکردنەوەی هاوڵاتیە دەربارەی پەتاکە لەبەر ئێستا مەترسیەکە زیاترە لە جاران چۆنێتی بەشداربوونی هاوڵاتی هۆشیاربوونەوەی هاوڵاتی بەڵێ دکتۆر خاڵس هەست ناکەن ئەم پرۆسەیە ئالۆزە لەوەی کە ئێوە لە ئێستادا هاوڵاتیان هۆشیارکەنەوە لەوەی کە ڕوبەڕووی ڤایرۆسێکی ئاوا بنەوە و دووبارە دەگەڕن بۆ پرسیاری پێشوو پلانی پێشوەختی ئێوە لەبارەی هۆشیارکردنەوە چی بووە؟ بەڵێ پلانەی پێشوەختی ئێمە بریتی بۆ لە پلانی بەردەوامی کارکردنمان لەسەر هۆشیاری ئەمە بە هۆشیاری تەندروستی هۆبێکی تایبەتمان هەیە پێی دەڵێن هۆبێ فتەوکردنی تەندروستی ئەو بە بەردەوامی بە جۆرەی پلانی ساڵانەی خۆی کار لەسەر هۆشیاری تەندروستی دەکات لە هەموو لایەنەکان یەکێک لەو لایەنەی کە زۆر باخی پێدەدرێت لایەنی چۆنێتی خۆپاراستنە لە نەخۆشیە درمیەکان بە تایبەتی بابەتی پاک و خاوێنی کەسی کە بۆ نمونە مەسەلەی دەستشوشتن کە ئەوە ڕێگەیەکی خۆپارێزی سەرچیە لە زۆربەی نەخۆشیەکانەوە بە تایبەتی لەو نەخۆشیەش نەخۆشی ئینفلۆنزاش وەروە چۆنێتی بەکارهێنانی ئەتەکێتی کۆکە و پشمین چۆن لە کاتی کۆکە و پشمین دەبێت دەمولوددا بپۆشرێ بە کلێنکسێک دواتر کلێنکسەکە فڕە بدرێ و ئەو ئامۆژگاری تەندروستیانە بە بەردەوامی کاری لەسەر کراوە لە چوارچێوەی کارکردنی تەوکردنی تەندروستی بەڵام وەکو هەڵمەتی هۆشیاری کە لە دەستگا ڕاگەیاندنەکانەوە بە بەردەوام بێتن ئەوە پرۆسەیەکە بەڕاستی ناکرێ بەردەوام بێ لەبەر ئەوەی وەکو پێویست هاوکاریمان ناکەن دەستگاکانی ڕاگەیاندن بە بەردەوامی ئەو ڕێنماییانە بڵاو بکەنەوە بۆمان تەنیا لەو کاتانێک کە گرفت دروست دەبی ئەو کاتە زیاتر دەستگاکانی ڕاگەیاندن بەهانامانەوە دێن زیاتر دەستگاکانی ڕاگەیاندن هاوکارمان دەبن لەبەرەوە لەو کاتانەدا ئیشەکانی ئێمە زیاتر دەردەکرێت ئەجینا لە کاتی تریش ئێمە هەر بەردەوامی کاری هۆشیاری تەندروستیمان هەر بەردەوام بووە. بەڵێ دکتۆر لە بەیاننامەی وەزارەتە باس لە یەکێک لە ئامادەکاریەکان کراوە ئەویش جیاکردنەوەی شوێنی تایبەتە بەو نەخۆشانە تا چەند ئەمە لە ئێستادا جێبەجێ کراوە بە تایبەتی لەگەڵ ڕاگەاندنی یەکەم حاڵەتی توشبوو بە ڤایرۆسە. بەڵێ ئێستا لە نەخۆشخانە گشتیەکان ڕەدهەی تایبەت بە جیاکردنەوەی نەخۆش ئامادە کراوە بۆ ئەوەی لە هەر حاڵەتێکدا نەخۆشێکی لەو شێوەیە هەبێتن کە پێویستی بە خەواندن بێ ئەوە لەو شوێنە بخەوێندرێ لەبەرەوەی تەنانەت بۆ حاڵەتەکانیش هەموو نەخۆشەکان پێویستیان بەوە نیە لە نەخۆشخانە بخەوێندرێن تەنیا ئەو حاڵەتانەی کە قورسن یاخود ئەو حاڵەتانەی کە پێیان دەڵێن گروپی مەترسیدار ئەوانیش ئەوانت کە بە تەمەن واتە تەمەنیان لەسەری 65 ساڵە یاخود ئەوانەی کە نەخۆشی درێژخایەنەکانیان هەیە وەکو نەخۆشی درێژخایانی سینگ و دڵ یاخود ئەو بۆ منداڵان بە تایبەتی ئەو منداڵانەی کە تەمەنیان لە خوار 5 ساڵەوەیە. بەڵێ دکتۆر ئەوەی لایەنێکی تر هەیە کە باز بکرێت لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسدا ئەوەیە کە لایەنی دەرونیە ترس لە لای هاوڵاتی بە تایبەتی ئەوەی کە ئەو ڕخنانەی کە دەگیرێن لە ڕاگەاندنەکان زیاتر ئەوەیە کە ترس بڵاو دەکەن لیان لە نێو هاوڵاتیاندا پێشتر بینیمان لە حاڵەتی وەکو بڵاوبوونەوەی نەخۆشی کۆلێرا جۆرێک لە ترس و تۆقاندن دروست بوو لە نێو هاوڵاتیاندا
چۆن دەبێ مامەڵە بکرێت لەگەڵ هەواڵی لەم جۆرە و چۆن ئێوە ئامادەکاری چیتان کردو بۆی لە ڕاگەیاندەکانەوە ئەم جۆرە هۆشیارکردنەوەانە بڵاو بکرێنە لەگەڵ ئەوەی کە ترس بڵاو نەکرێتەوە لە نێو هاوڵاتیاندا ئەگەر وای لێ بێت پێت وانییە زەختێکی زۆر فشارێکی زۆر لەسەر نەخۆشخانەکان دروست بێ هەر کەسێک تووشی کۆکەیەکی ئاسایی بێت ترسێکی لا دروستە بێ لەوەی کە ڤایرۆسەکە نەبێ بەتەکی ترز هەمیشەیەکێک لەو گرفتانەیە کە لەگەڵ پەتاکاندا دەبێت و هەو کاری سەرەکیش لە ترس بەڕاستی لەو پەتانە بۆ دەگەڕێتەوە کە زۆر جار لە دەستگاکانی ڕاگەاندن زیاتر مامەڵە لەگەڵ ئامار دەکرێت زیاتر ئامار بڵاو دەکرێتەوە زیاتر هەواڵی نەخۆشیەکە بڵاو دەکرێتەوە بەبێ ئەوەی بپڕژێنە سەر باسکردنی نەخۆشیەکە و یاخود ڕێگەکانی خۆپاراستنی ئەجینا نەخۆشیەکە بە هیچ شێوەیەک پێویستی بەوە نییە کە بترسێن لێی هەروەکو باسیشمان کرد تەنیا ئەوانەی کە جێگەی نەک مەترسی جێگەی ئەوەیە کە زیاتر ئاگدار بن و واکەن لە کاتێکی نزیکدا خۆیان بگەینە نزیکترین بنکەی تەندروستی یاخود نەخۆشخانە ئەوانت کە پێی دەڵێن گروپی مەترسیدار واتە کەسە بەتەمەنەکانیان منداڵەکانیان ئەوانەی نەخۆشی درێژخانیان نەبی ئەجینا ئەوانەی تر بەس ئینفلۆنزایەکە هەمان ئینفلۆنزای مرۆیی ئاساییە نیشانەکانی وەڕێژەی کاریگەریەکەشی بە هەمان شێوەیە بەڵام لەو گروپانە نەبێتن کە باسمان کرد مەترسی زیاتر دەبێت پێویستی بەوە دەبێتن کەسەکە بخەوێندرێ و یاخود جا بکرێتەوە بۆ ماوەیەک تاوەکو چارەسەری پێویست وەردەگری ئەگەر نا حاڵەتەکە پێویستی بە ترسان نییە بەڵام پێویستی بە وشیاربوونی زیاتر هەیە تا چەند دابینکردنی دەرمان یاخود چارەسەر ڕەچاو کراوە لەم ئامادەکاری ئێوەدا بۆ ئەم نەخۆشیە بەڵێ بەدڵنیاییەوە هەروەکو پێشتریش ڕامانگەیان هەموو هاوڵاتیانی دڵنیا دەکەینەوە کە لەلایەنی دەرمانەوە بڕی زۆر باشمانەیە لە دەرمان بۆ هەموو ئەو نەخۆشانێک کە پێویستیان بە دەرمان بێ دەرمانی پێویست هەیە و دەتوانین بدەین هەموو ئەو نەخۆشانە لەلایەن دەرمانەوە هیچ گرفتێکمان نییە. زۆر سپاس بۆ دکتۆر خالص قادر و تۆبێژی وزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ زانیاریەکان بڵێ بەڕێزان ئێوە دەتوان لەسەر ئەم تەورە قسە بکەن کە چۆن خۆمان لە بڵاوبوونەوەی ڤایرۆس بپارێزین هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک و ناونیشانی facebook.com/naliatv دەتوانن ڕاوتێبین و سەرنجەکانی خۆتان بنێرن هەڵکەوت سوورچی نووسیوێتی تەنها دەستخۆشی گرۆسپاسی دەکەین یوسف سا دەڵێت لە کەلارەوە تێبینەکەی ناردۆ نووسیوێتی پێویستە پاک و خاوێنی بەرچاو بگرین لە هەموو ڕووەکانەوە بەتابەتی لە شوێنە گشتەکاندا بەڵێ شادان لە سلێمانی وەسڵاو لێ بفەرموو زۆر سپاس شادان خان زۆر سپاس دەکەم فەرموو وڵی بەڕاستی من پێ دەڵێم هیچ کاتێ ئەنفلۆنزای بەراز ڕاستی نییە شادان خان بەباشی گومانە دەنگن نییە بەڕاستی من ئەڵێم ئەنفلۆنزای بەراز ڕاستی نییە لە هینەک پەتاکەیە بەڵێ لەبەرەوەی کولێرەشان هەروالێ کرد کاتێکە هیچ نەخۆش ئەکە و یەکسەر فەلایەنەوە کولێراتی و مردووە بۆ پارە خواردن و پارە بەیەکردنە ساڵانێکی ساڵ پێش ێستاش هەر ئەمەیان کرد پارێکی زۆر خورا ئەنجا دوای ئەوە شاتە سەرێتر لە هەموو لادەکان نەقل نەقاز هیچی نەما هەمویان خواردن و نەما ئەنجا لە دوای وڵات کۆتاکە کۆتایی پێهاو شادان خان پێشتر حاڵەتی گیان لە دەستدان هەبووە لە نەخۆشی کۆلێرە ئەمە پێتوانی و ئامارانە ئەومان پێ بڵێن کە ئەم نەخۆشیە بوونی هەیە و دەبێت خۆمانی لێ بپارێزین بەعزە شتێک یعنی چونکە ئەو نەشتە دووتراوە ئەو نە دوور لە ڕۆی تۆدەم لە ئەو نە درۆ کراوە بڕوام کە بەڕاستەکەشان بڕوان ئاکەیت بەڵێ یعنی هەر شتێکی بەسیط بێ ئەیکەن بە نەخۆشێکی زۆر و هەتا پارێکی وەکو چوارسەقەلێرەکە پارێکی زۆری بۆ پیاکرێ کە پارەکە تەواو بوو خەڵکەکەی تر چۆنە لە چواردەورەکە مستەفید بوون لە پارەکە ئەنجا دوایانە وڵا پەتاکە کۆتایی پێ هاتوو نەمانێشتە نەمستێنێ زۆر باشە بەڵە سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت جەبار لە تەکیەوە فەرموو کاک جەبار زۆر سپاس دەکەین کاک جەبار فەرموو کاسوان من بڕوان بۆ ئەفلۆنزای بەرازە هەر نییە بەڵێ زانی بۆ بڕوان پێی نییە ئەو ساڵە کە وتان ئەفلۆنزای باڵندە هەیە بەڵێ قەناعەت کە بەقەد یەک چقەڵێکم من بەس مریشکی قەڵە و مریشکە سیرۆ ئەنواع کەڵەشۆر کڕی لەوەی هەرزان بوو قەڵی ئەوبن لەو جیانە بەڕڵایە کرد و فرێدا بەقافی منە وێنا سەر مەغری دەپات بەخوا هیچ تەحتیلی گەرنەت ئێساس ئەم ئەفلۆنزای بەرازە قەناعەت کە بنزانیە حرامي يعني كله بطبق له وكنت رايح بالبرزال يبقى انا عايش فين واصل اساسي جت خلقه ترسين عاد عندي الشيخ پێتوایە ئەم ڤایرۆسە بوونی نییە بۆ خۆیان زای بەراز لە کوردستان خەرنیە شتێکە نایە ناوە کاک جەبار ئەگەر لەگەڵمان مێنیتەوە بۆی گوێمان لە تێبینی کاک بەختیار بەدواتر دەگەڕێنەوە لای جەنابەت سڵاو لێبێ کاک بەختیار بەڵێ دیارە پەیوەندەکەی کاک بەختیار بچرا کاک جەبار
ئەم جۆرە هەواڵانە پێتان وایە بۆ بەو شێوەیە کە ئێمە باوەڕی پێ ناکەین پێش پەیوەندێکی جەنابەت شادانخانە سلێمانی دەڵێت ئەم ڤایرۆسە بوونی نییە و باسی لەوە کرد کە ئەمە پارە خواردنەوە شێوێ بەڵام لە ئێستادا حاڵەتێک تۆمار کراوە بەوەی کە ڤایرۆسی یاخود هەڵگری ڤایرۆسی H1N1 ناسراو بە ئەنفلۆنزای بەرازە چۆن خۆپاراستن بکەین لە ڕوبەڕووبوونەوەی نەخۆشیەکی ئاوا ئەگەر باوەڕمان پێی نەبێت کە نەبێت ماوا دەڵێن کاک جەبار بەداخەوە پەیوەندەکەی بشڕا جوتیار لە شارباژێرەوە پێشەوەی پەیوەندەکەی کاک جوتیار وەربگرین بەڕێزان دیارەت لە ئێستادا دوو پەیوەندیمان بۆ هات شادانخان لە سلێمانی هەروەها کاک جەبار لە تەکیە باس لەوە دەکەن کە ئەم نەخۆشیە بوونی نییە ئێمە هیچ قسەیەکمان لەسەر ئەوە نییە کە ئەمە هەیە یان نییە بەڵام باس لە خۆپاراستن دەکەین لەوەی کە نەک ئەم نەخۆشیە هەر ڤایرۆسێک بێت ئەو پاکوخاوێنەی کە باسەکرێ ئەو ڕێنمانەی کە وەزارەتی تەندروستی بڵاوی دەکەنەوە پێتان وایە ئێوە دەتوان قسە لەسەر ئەو بکەن کە بۆ جۆرێک لە تێگەیشتن هەیە لەوەی کە نەخۆشی بوونی نییە و زۆرمان بیستووە کە دەڵێن ئەم نەخۆشانە یاخود ئەم ڤایرۆسانە ساڵانە بە جۆرێک لە جۆرەکان دووبارە دەبنەوە کە ئەم ساڵ ئەنفلەوەنزای بەراز بووە پێشتر ئەنفلەوەنزای باڵندە بووە پێش چەند هەفتەیەک نەخۆشی کۆلێرا هەبووە دەتوان قسە لەسەرەوە بکەن بڵێ کاک جوتیاریشدا لەگەڵمان نییە دەچینە لای کاک عەلی لە سلێمانی وەفەرموو کاک عەلی کاک شوانم کاتەوە باش دەستخۆشی لێ زۆر سپاس دەکەن کاک عەلی کاک شوان یاخوا هیچ نەخۆشیە وڵاتەیە من هەیە بە بۆچوونی من هەز نەخۆشیە لە وڵاتە ببێ بە قەناعەتی بەمان چار ناکرێ باوەڕکەم من خێزانەکەم هەر لەم هەفتا باس دەکەم لەم بدوێنێ و پێریا نەخۆشیێکی واشی نییە بردمە لای دوکتۆری بەڕێز تەبعەن بۆیە نووسیم بۆ خەستەخانە حەزەکەم خەستەخانەی گوێیان لێبێ دوو جاچوومەتە خەستەخانەکە ئەڵێن وەڵام دەمرانەمان نییە ئێمە ئەم فەحسەی تۆی پێ بکەین بڕۆ لە فلان مختبر و لە فلان مختبر دەرەوە بیکە چوومە لای دکتۆرە بەڕێزەکە ئەڵێ کاکە وەڵایی هەمانە و بەس بۆت ناکەن یاخوا برا هیچ لەم وڵاتەیە ئێمان نەبێ بەڕاستی بۆ چوونی ئەو نەخۆشیە نییە بیش بێ بەمان چار ناکرێ یا ڕەوی نەبێت وەکو پێم وتی بەمان چار ناکرێ ئەمان ئەوە نین ئەوە دڵسۆز نین نەخۆشی چار بکەن ئەو کە ئەو بەڕێزانە وتیان بەڕاستی لەوانەیە چەند پارە خواردنێکی دابێ و هیچی تر و دەستخۆشی لێکەم زۆر سپاس دەکەن سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ بەڕێزان وەک لە پەیوەندەکانە گوێمان لێ دەبێت یارە دوو لایەن هەیە سەبارەت بەم ڤایرۆسە ئەوەیە لایەنی حکومی لایەنی پەیوەندیدار وەزارەتی تەندروستی کە ئامادەکاری چی کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم نەخۆشی ئێوە دەتوانن باسیکەن وەکو حاڵەتەکەی کاک عەلی لە سلێمانی لایەنەکەی تر ئەوەیە کە ئێمە خۆمان وەکو هاوڵاتیان چی بکەین بەرامبەر بە ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە و خۆپاراستن لێی یەکێک لەو تێبینیانی کە پێشتر خوێنمانەوە کاک یوسف نووسیوێتی باسی لە پاکوخاوێنی شوێنە گشتیەکان کرد ئێوە دەتوانن باس لەوە بکەن کە یەکێک لەو هۆکارانەی کە زۆر جار دەبێتە هۆکارێک بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی پیسی ئەو شوێنانن کە پیسی ژینگەنەگە بە واتایەکتر باسیکەین دەتوان قسە لەسەر ئەوەشکەن بڵێ پەروین لە سلێمانیەوە فەرموو پەروین خان زۆر سپاس دەکەین پەروین خان بەڵێ فەرموو من بە نووسەر خۆمەوە هیچ نازانم بڕواایەکەم بەو ئەنفلۆزا و شتانە نییە لەبەرەوەی تۆ ئەگەر خۆت بپارێزی پاکوخاوێن بیت و یعنی بە پاکوخاوێنی خۆ ڕابگری زۆر باشترە لەوەیڵێ من کاتێ ئەو ساڵشتیان ئەنفلۆزا هەیە ئەمە هەیە ئەوە بڕوا بکە کاکشوان کە لە شێرێکمانە بوو دوو جار دەردەکەی گەشت سەریشمان بڵێ و خوراش و کەسیش توش نەبوو بەس ئەمەی وەکو ئەو خوشکە باسی کرد ئەڵێ وەکو مەسەلەی خەستخانە چوار فەقەرەوێڵەکە شتێکی وایە زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت شیرین لە زاخۆوە سڵاو لێوێ فەرمووی سپاس بۆ بەرنامەی هەوا بڕاستی بەرنامەیەکی جێ خودۆیە سپاس دەکەین بدي وزارة سخلامية فتر هندك رماية دربي خد هندك هوشغوريا بخلتيت ما يعني تشاخو بباريس وخاصة قطب خانة وجيد قشتي وانا فتر خلتي بشيار بكن رخرا بديان جيك سمينارا بدبو خطابيان بون أبد خلتي نخوانده خاصة هون كده زغيرا جايان دني فتر وهنجرنجي بدن ببابتي يعني جالك تأثيرها يا رجايان تنين خلتي ما بجلاب ما بيردي السروا كون راجعاندن سپر دی باری داخل که هشیار بکن
و گل لایت خاصی نخوشخانه جهاری کار بن بو هندی اف حالتا بر بلابن ابتو راستی حالتا که فرصت سپاس بو برنامه هواشه زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت بلاک ئیمۆن و سیوێتی دەستخۆشی تەوەرەکەت دەکەم زۆر سپاسی دەکەین دەڵێت دەبێ حکوومەت ڕێوشێنی تون بگرێتە بەر بۆ ئەوەی ئەو نەخۆشیە بڵاو نەبێتەوە بەرزان سدیق لە هەولێرەوە تێبینیەکەی نووسیوە دەڵێت پێویستە وەزارەتی تەندروستی بەشی ڕاگەیاندن زیاتر گرنگی بە هۆشیارکردنەوەی خەڵک بدەن لە ڕێگەی کەناڵەکانەوە و بە توندی ڕێگری لە هۆکارەکانی بڵاوبوونەوەی بکەن. ڕێناز ئیناز نووسیوتی من وەکو خۆم باوەڕم بەو جۆرە نەخۆشییانە نییە و بە پرۆپاگەندەی دەزانم و تەنها قازانجی هەندێک کەسی تێدایە هەروەها باشکان موسا دەڵێت باسی لێو کردو کە دیارەت ئەو تەوەری کە نووسیومانە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فێسبوک دەڵێت هەڵەیەکی تیادەرە هەڵەیەکی زمانەوە نییە پەیوەندی بە ناوڕۆکی تەورەکەەوە نییە. مامە شێرە لە سەی سادقەوە سڵاو لێوێ فەرموو. براکەم ئەم کاتە باش زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش. بەڕێزی چاوی منی وەڵایی دەستخۆشی تەوەرەکە و لێ یەکەم بەڵام من ئەمەوێ شتێک باسکەم حەچەند لەسەر تەوەرەکەی جەنابی شینیە بەڵێ فەرموو خەسەخانەی شەهید شەوکەت لە سەیسایق بڵێن لە سەیسایق بەڵێ برادێکم ئەوە تقریبا 6 مانگە سەرەیان بۆ داناوە بۆ ئەمەلیات بۆ ئەمەلیاتی مناڵەکەی پێرێ مناڵەکەیان بردووە بۆ ئەمەلیات خستیانەتە سەر بەنج کە لە سەر بەنجەکەدایان نەناوە مەکینەی بەنجەکەی مەکینەی ئەمەلیاتەکە شکاوە مناڵەکەیان بە بەنجەکەەوە هێناوەتە دەرەوە اینجا خەسەخانەی شەهید شەوکەت قەناعەتی هەبێت دکتۆرێ باشی لێ نییە بە ئارەزی خۆیان دەوامەکەن کاکە ئەوە ناتوان ڕێگری لە ئەوە بکەن کە ڕێگری لە اینی دکتۆرەکان بکەن کە چۆن دەوامەکەن و چۆن دەوام ناکەن ئیتر چۆن نەتوان ڕێگری لەوە بکەن کە ئەمفلۆزای بەراست نێتە ناو کوردستانەوە ئەمفلۆزای بەراست چارەسەر ئێمە دەستگایەکمان نییە بۆ ئەمەلیات کە دوو دەستگایە نییە بۆ ئەمەلیات کە ئەمەلیاتی پێ بکات. بەڵێ زۆر سپاس بۆ نفوسی هەیە لە سەیسایقا ئەو خەسەخانەی لێ ئەو خەسەخانەیش قەناعەتێ بێ وەرە باوەڕ ناکەم 4 دکتۆری باشی لێبێت. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت مام قادر لە بالیسانەوە. مام قادر لە بالیسانە دیارە پەیوەندەکەی بشڕا لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک جاسم مەرگەیی نووسیوێتی پێویستە لەسەر حکوومەت هەروەها ڕاگەندەکان ڕێنمایی بڵاو بکەنەوە و خەڵکی ئاگادار بکەنەوە. حەمید لە هەولێرەوە فەرموو کاک حەمید. ئەو کاتتان باش لە هەولێر پایتەختەوە. زۆر سپاس دەکەین کاک حەمید فەرموو. جێتان لە دەگمانە؟ بەڵێ گوێمان لێتە کاک حەمید. بەڵێ من دەمەوێت زۆر بابەتیانە لەسەر مەسەلەیە قسە بکەم. زۆر باشە بەڵێ. جارێکی پێشتریش ئەمفولازای بەراز بڵاوبووە. دەماندیت هەرچی مریشک و قاز و کەڵەشێر هەیە لە ناویان دەبن. بەڵام زۆر خەفەتی ئەوەم بوو کە ئەو قازە بەڕێزانیان بەژێرگەوە دەکرد وەکو وەرفالەکان تاسە بوو دەسوقاتی بەسرا بوو لە چاڵەگەکە ڕای دەکرد. ئەوە ئیدعایەتی تجاری بوو بەڵای من. بەڵام گرنگترین ئەوە ئەگەر پەیوەندەکەم خەتا نەکەن بەڵێ ئەمفولازای تایفی و مەسەبیە هیوادارم نمونەیەکی برێن بۆ نێتەوە گرتەکان کاکە. یعنی مناڵێک لە پۆلی سێ ئیبتدایی لێ پرسن دایکت چی هەیە سونەیە بە گریان بگرێتەوە ماڵەوە وڵێت خوا دایجان من مامۆستاکەم لێ پرسیوم دایکت چی هەیە سونەیە ئێمە چین. یعنی ئایا ئەگەر ئەو نمونەیە لە ڕێگەی پاراستی تەندروستیەوە بنێرێ بۆ نێتەوە گرتۆکان یعنی چی بۆ دێتەوە؟ ئەگەر ئێوە قبوڵتان ئێمەش قبوڵمانە ئەگەر ئێوە قبوڵتان نییە ڕێگە چارێکمان بۆ دابنێن. کاکە گیان ئەمفولازای بەراست هەیە پاراستی تەندروستی هەیە پێویستە هەر داواکارم لە ڕێگەی و بەرنامەیەوە پێشنیار دەکەم هەموو حەق لە دەوازنەکان پەلەوەریەکان دەڵێن حەبی منیان دەدەنێ کاکە یعنی گەشەکردنی خێرا ئەوە زۆر زۆر زۆرەی هەیە بۆ کۆمەلگا بەڕاستی جارێک تر پێشنیارم کرد بەوێنەوە بۆ شە بەوێنەوە بە قسە کە بە دواداچوونێک دا بکەن کاکە لە پێش داواکاری بکەن ڕێنمایی بکەن دوای سزایتون بدرێن ئەوانەی دێنرێنە بازارە کۆمەڵایەتەکان ئەو هەموو نەخۆشی شان و پیل و باسک و قۆڵەوە لەوە پەیدا دەبێ کاکە ئێمە تۆ تاکەی کۆمەلگایەکی شارستانی دروست دەکەین تاکەی کۆمەلگایەکی تەندروست دروست دەکەین تا تۆ کۆمەلگایەکی تەندروست دروست دەکەیت تۆ کۆمەلگایەکی عەقلانی دروست دەکەیت
محاڵە سیستەمێکی عەقلانی دروستکەی من زۆر سپاس بۆ دەرفەتەی پێداندام بەڵێ کاکخانی زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت جوتیار لە شارباژێرەوە فەرموو کاک جوتیار بەڵێ سڵاو لێ بێ کاکە شوانە دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم زۆر سپاس دەکەن کاک جوتیار ئەزانیت خۆی ڕاستیە ناتوانانی بڵێ و نەخۆشیە نییە چونکە ئەو نەخۆشیە هەر وەختێکی ئاسانی وەزارەتی سەحا بتوانشتی وا ڕابگەێنێ دیارە بە دڵنیا وەزارەتی سەحا ئەوە لەسەر خۆی یەکەوێ ناتوانێت بێ بەڵگەوە ڕابگەێنێ بەڵام ئێمە گرەی ئەومان لە حکوومەت هەیە وەزارەتی سەحا با بڵێن بودجێکی زۆر کەمی هەیە بەڕاستی کە تۆ سەیری خەستەخانەکان بکەی خەستەخانەکان کاولکاریان پێوە دیارە خەستەخانەکان پێشکەوتنێکی بە گوێرەی سەردەمیان پێوە دیار نییە ئیسا بۆ نمونە ئەو مختبەرەی کە فەحسی ئەو جۆرە نەخۆشیانەی وەکو جۆرە نەخۆشیانەی لێکرێ بەعام بە زۆر نڵێم لە کوردستانە نییە با ببوایە دوای ئەوە نەخۆشخانەکان بەشی زۆریان لە شوێنی قەرەباڵغیان ئەنجا نەخۆشخانەکان جیانینە بۆ جۆری ئەو نەخۆشخانانە جیابوونایە و لە دەری شارش بوونە کە یەکێ توژە و نەخۆشیانەی وەکو سیل و وەکو جۆرە نەخۆشەکە بەرەو بڵاو بوونەوە تێ ئەبووە جیابووە وەکو ئەنفلۆزا کە تێکەڵاوی خەڵق نەبووایە دوای ئەوە قەرەباڵغی شوێنە گشتیەکان مەسەلەن لە مەکتەبێکە 50 تەلە بەبەیەکەوە ئەمامەی کێشەیە بەڕاستی نەکردنەوەی جۆری هەوایی مەسا من دەچم بۆ مزگەوت بۆ نوێشکردن یعنی یەنن خەڵقی نوێشکردن لە مزگەوتەکە هەموو قەپا دەکەن تەنانە هەوایەکی پەنجەرە ناکەنەوە تەنیا مساحیبێ ناکەنەوە ئەمانە هەمووی بەڕاستی ئەمانە هۆکارە بمان نەمانەوێت یعنی دنیا ئیسە پێشکەوتوو بۆ گوندێکی لادووە نەخۆشی لە هەر وڵاتێک بێ بە زووتری کار دەکاتە وڵاتی ئێمە یعنی ئەوە نییە بڵێ و نەخۆشیە نییە بەڵام وەزارەتی سەحا بەڕاستی لە کوردستانە وەزارەتێکی زۆر داماوە وەزارەتێکی زۆر ئیمالکراوە وەکو وەزارەتی پەروەردە وایە بەڕاستی خۆی ژیانی کۆمەلگاش بە دوو وەزارەتە پەروەردەی و لەگەڵ وەزارەتی سەحا هەردووکیان پشتگوێ خراون داوای زۆر بەڕێزەکانەکەین حولی جدی بن چونکە بەتەکید نەخۆشی زیاتر بێ و بەرە زیاتر وە نەخۆشی جۆرا جۆر سەر هەڵەیە کۆمەلگا زۆر بوو و نەخۆشی جێ و گۆڕاوە ژینگە گۆڕاوە دەستخۆشی لێکم زۆر سپاس دەکەن سپاس بۆ پەیوەندیەکەت فەهمی جەمال و سویەتی پێویستە وەزارەتی تەندروستی زیاتر گرنگی بە هۆشیارکردنەوەی خەڵک بدەن و لەسەر خەڵکیش پێویستە ڕێنمایەکان جێبەجێ بکەن هەروەها دەروون مەلا محەممەد دەڵێت خواردنی دەرەوە کەم بخۆن چونکە خاوەن دوکانەکان گوێ بە هیچ نادەن سەروەر حسێن نووسێتی ئێمە ڕەنگە سەرەتای بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە نازانێت چۆن و بە شێوەیەک بڵاو دەبێتەوە بەهۆی چییە؟ ئەی چۆن بتوانین خۆمانی لێ بپارێزین؟ پێویستە وەزارەتی تەندروستی بڵاوکراوی هەبێت تا هاوڵاتیان خۆپارێزی بکەن لە بڵاوبوونەوەی ئەم جۆرە نەخۆشیانە ڕەهەند قەرەداخی نووسێتی بە بڕای من بڵاوبوونەوەی ئەم پەتا و ئەنفلەوەنزا جیاجیانە هەمووی دەنگۆیە هیچی تر کوان ئەو کەسانی بە ئەنفلەوەنزای باڵندە مردن کوان ئەو کەسانی بە ئەنفلەوەنزای بەراز مردن هەر جارە و شتێک بڵاو دەکەنەوە لەگەڵ ڕێزدا وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە بەڕێزان بەردەوامی لەگەڵتان نەجمەدین لە سێ سادقەوە فەرموو کاک نەجمەدین کاک نەجمەدین لە سێ سادقەوە بەڕازم دەستخۆشی بەرنامەکەتان دیەکەم زۆر سپاس دەکەین کاک نەجمەدین بەڵێ فەرموو وەڵای سەبارەت بە خەسخانەی شەوکەتی حاجی مشیر بەڵێ شەی شەوکەت بەڵێ تقریبا ساڵێکە سەرێ عەمەلیاتی بۆ مناڵێکم نووسیەوە ئەوە بوو مامەخشێرەی تەلەفۆنی پێ هەبووە و باشە بوو بەڵێ ساڵێکە سەرم بۆ نووسیوە تقریبا 8 مانگ چاوەڕانی دکتۆری بەنجمان کردو بۆ ئەو خەسخانە دوێنێ بەنج کراوە براوەتە ژوورۆ وتیانە وڵات جیازی بەنج جیازی عەمەلیات چکا و جیازی ترمان نییە ئەبێ ببێنەوە حتا سەعات 2 بردومانەتەوە بەڵێ ئەڵێ حەت کاتێ جیاز چاکراوە ئەمجا تەلەفۆنتان بۆکەن 2 تریلیۆن دینار دیار نەماوە لە پارەی داهاتی 2012 ئەو 2 تریلیۆن دینارە بیرە بە جیازی عەمەلیاتی وشی بەشی هەچی خەتخانەیەکە بەڵێ 8,000 نفوسی هاتە دەوروبەری ئەو خەتخانەوە لە سنووری ئەو نەخۆشخانەوەیە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت دایکی محەممەد لە سلێمانی فەرموو دایکی محەممەد سڵاو ئێوارە باش زۆر سپاس دەکەین دایکی محەممەد ئێوارت باش وەڵڵاهی بۆ بەرنامە بۆ بابەتی کە باسیەکەن بەڵێ من بڕۆم بە ئەنفلۆزای بەراز و باوەندە ئۆشتانە نییە بوونیان نییە بەس مەشغوڵکردنی خەڵکە و ئیتر کۆمەڵە لەو بابەتانە گەرنا ئێمە ساڵانە لە لادێ بووین شان بەراز ترەیە خوارد و بەیانانێ ماچون ترەکەمان نەخوارد احتیاجی و ڕۆژەکانی تا ئێستاش بەراز نازام شتێکی وە لەو بابەتە هەر نییە بەڵێ
دا نازانم خەڵکی ئەگەر لێ بترسێ خەڵکە بکەوێت بۆ ڕاوکەوە ئەوە من خۆم بڕوان پێی نییە. بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت سەردار لە بەردەڕەشەوە فەرموو کاک سەردار. کاک شوانە و کاتت باش. زۆر سپاس دەکەین کاک سەردار. برای بەڕێزم دەستخۆشی بەرنامەکە لێ ئەەکەین. زۆر سپاس دەکەم. بەڵێ وەڵا کاک سەردار سەبارەت بە تەوەرەکەی ئەو ڕۆکەتان بە ئەو ڤایرۆسە بەڕاستی تا ئێستا بەیانێک نەدایە کە بڵێن ئەوە سەبەبی چیە و لە چێ دەبێت ئەو ڤایرۆسە. بەڵام بەداخەوە ئەوە چەند ساڵی ڕابردوو کە ژمارەیەشی زۆر هەر لە قاز و مریشک و مراویان لە ناوبرد بەبێ هۆ زەرەریشی زۆریان لە خەڵکدا و هۆیەکە چ دەرنەچوو کە بڵێن وەڵا ئەوە هۆی ئەو قاز هۆی مریشک بوو یان هۆی حیواناتێک بوو. بەڵام ئێمە هیوادارین لە حکومەتی هەرێم باشە باسی ڤایرۆس دەکا و باسی ئەنفلۆنزای بالندە دەکا با ناو شەقامەکان با خاوینکە و با گرنگی بدا بە خاوێنی ناو شەقامەکان. ئێستا وەکو مجەمەعی کەلەکچی بەخوای دەیبینی دەڵێ کاکە ئەوە چی ویلایەتە ئەوە چ قەزایە قەزای بەردەڕەش ئێستا لە چاوی ئەو مجەمەعی کەلەکچی ئێستا دوو ئەنچی قەزای بەرەڕەشە تا ئێستا چوی نەکراوە کاکە ناتوانێت بەناو فەرعەکان بڕۆ. برای بەڕێزم ئەوەش دەکا هۆی نەخۆشی بۆ ئەو خەڵکان ئەو ناو شەقامە پیس دەبێ حکومەت هیوادار لە حکومەت بابایە بۆ ناو ئەو خاوێنانە بدەکەنە ناو شەقامەکان کە ئەو پیسادانە ناو شەقام هەیە. بەڵە سپاس بۆ کاک سەردار لە بەردەڕەشەوە محەممەد لە کۆیەوە فەرموو کاک محەممەد. باسی کاکەشانگیان زۆر سپاس دەکەم کاک محەممەد. باش زۆر سپاس دەکەم ئێوارەت باش. دەستخۆشی بەرنامەکە لێکەم بەڕێزی. زۆر سپاس دەکەم. بەڵێ فەرموو. دوو پرسیارمە بوو بۆ بەڕێز لەگە عازێر نەبێ. فەرموو کاک محەممەد. یەکیان بەلایەنی کەرتی تەندروستیەوە بۆ ئەمپرۆزەی کە بەڵاو بوویتەوە سەر ناو خەڵکدا باوە. بەڵێ. ئەوان لەسەریان لە خەڵک گوشیارکەنەوە کاگە بەڕێز ناوت شوان کاک محەممەد. شوانجیان بەڕێز ئەوان هەکوایە خەڵک گوشیارکەنەوە لەڕێی کەرتی تەندروستیەوە ئەوانە تیمیان بگەڕێ لە فەرعەکاندا لە گۆڵانەکاندا لە مارەکان لە سەرزانیدا ڕگەیاندەکاندا خەڵک گوشیارکەنەوە. بەڵێ. کاکەشوانجیان پرسیارە تیشم لە بەڕێز ئەگەر ئازگەر نەوێ بە دواداچینی بۆ بکەن بۆ پێشەرگانەی مەڵبەند و کۆمیتەکان. بەڵێ. هەستا پەیوەندی بەرنامەکەشتەوە نییە بەڵام وەکو موچەکان ینی وەکو موچەی برادرانی دو خۆناوچەکانی بێبێ. بەڵێ. هەتا سەیز بۆ چونێک دیار نییە بەرامبەر بەو موچانەدا ئەلاسە سیرە بەسەر لێ نازانم. بەڵێ سپاس. زۆر سپاس دەکەین کاک محەممەد. محەممەد لە پێنجێنەوە فەرموو کاک محەممەد. کاتە باش. زۆر سپاس دەکەین کاک محەممەد. وەڵام من هیچ نییە لەسەر ئەوەی ئەوەم فلۆزایە بەس داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم لە سنوورەکانەوانێ ڕێگیری بکات لەو نەخۆشیانەوە لە مەتارەکان لە مەرزەکانەوە. ئەمە چۆن ڕێگری لێ بکات لە سنوورەکانەوە بەستە چی ڕوونتریکێتەوە کاک محەممەد؟ بەڵێ. وەڵا بڵێن ژنەدا بنێنەوەوانە فەحس و شت بڵێن خەڵک سن کە دێنە دیوانێ هەزارانێ بڵێ نەخۆشی هەیەیان نەخۆشیان کوردستانەوانێت ڕێگیری بکە دژەی تەندروستیە بێت. بەڵێ. زۆر سپاس بۆ بەرنامەکەتان. سپاس دەکەین. سپاس بۆ پەیوەندەکەت. دیدار لە هەولێرەوە فەرموو کاک دیدار. بەداخەوە پەیوەندەکەی بشڕا کوردش کلێڤەرنیس دەڵێت چۆنێتی چارەسەرکردن ئەم ڤایرۆسە نوێیە ئەنفلۆنزای بەراز هەستیارە بە دەرمانی دژە ڤایرۆسی تامیفلو CDC ناوەندی کۆنتڕۆڵکردن و قەدەغەکردنی نەخۆشی بە باش دەزانێت ئەم دەرمانە بەکاربێنرێت بۆ قەدەغەکردن. نازانم ئەوە تا چەند ئەو دەرمانە تەواوە وەکو چارەسەر. زانیار مەلا عەبد نووسویەتی باشترین خۆپاراستن ئەوەیە کە مرۆڤ لە هەموو بوارەکانی ژیاندا بژێت هەروەها ئارام ئلباس دەڵێ من حەز دەکەم لە کاتی پەیوەندیدا کاتی بۆ دامرێت لە 2 دقیقە تێپەڕ نەکات. بەڵێ دیارەمە یەکێک لەو پێشنیازانی کە کراوە بۆ مایکی خەڵک بۆی بۆ شێوێ بێت بەڵام لە ئێستادا لەژێر ئەوەیە کە چۆن کاتی بۆ دانی بۆ پەیوەندەکان بەتایبەتی هەندێک کەس هەیە زۆر بە کورتی قساکە هەندێک کەس هەیە زیاتر قساکە خۆت کێشەیەکی هەیە گێڕانەوەیکی هەیە کە تایبەتە بە حاڵەتێکی خۆی. تەنیا گەرمیانی نووسێتی پێویستە وەزارەتی تەندروستی زیاتر گرنگی بە هۆشیارکردنەوەی خەڵک بدەن و لەسەر خەڵکیش پێویستە ڕێنمایەکان جێبەجێ بکەن. دەبێت پێش هەموو شتێک بڵاوبوونەوەی ڤایرۆسێک حکوومەت پلانی هەبێت بۆ
ئەو ڤایرۆسە ئاسۆ لە سلێمانیەوە فەرموو کاگاسۆ ئەم کاتێ باش بڕێزم زۆر سپاس دەکەم کاگاسۆ بەڵێ فەرموو سپاس من وەکو خۆم بڕم بەو ئەمفلۆزای بەرازە نییە لەبەرەوەی فترەیەک لەمە پێش کۆمپانیای ناسایی ئەمریکی کۆمەڵێ پرۆپاگاندای بڵاو کردەوە سەربارەت بە کەوتنە خوارەوەی یان لەو شتانێک کە دنیا ئاخرەت بوو کۆمەڵشتی خەڵکیان مەشغوڵ کردبوو وە کێشانەوەی مەجموعەی پارە بوو لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەمەی شەرعی نەشتە لە ئەمریکاوە دەرەشێ ئەمفلۆزای بەرازەکاڵن بڕای کاتەوە بە وڵاتانی عەرەبیە و لە بەتایبەتی ناوچانی کە شەڕ و شتی لێو نزیکە وەکو وەسەکانی سووریا و تورکیامانە بەڕاستیەوە یەکێکە لەوانەی کە ساڵانە لە کاتەوە لە وەرزی سەرمایە بڵاو بێتەوە بە خەڵکی عێراق هەمی خۆش مەشغوڵکردنی یەک شتێکی نییە چەند کەس لە سلێمانیە تا ئێستا تووشی ئەمفلۆزای بەراز بووە چەند ساڵانێک لەمە پێش بوو ئەمە نەبووە من وەکو خۆم بڕوام پێی نییە بەڵێ بۆچی من نەوەیە بەڵێ سپاس بۆ کاگاسۆ لە سلێمانی میکائیل لە هەولێرەوە فەرموو کاک میکائیل زۆر سپاس دەکەین کاک میکائیل بەڕێزم من ڕاستن هەیە لە وەزارەتی تەندروستی هەولێر فەرموو کاک میکائیل وەک ئێستا بگرینانی پایتەختی کوردستانە هەولێر وانە بەڵێ کاک میکائیل ئێستا ما نخۆشێکمان هەبووی شەعەماندەوەی ئیشاعێرە نیمماندەوەی سۆینە سێ خەستەخانەی هەولێری لەو شارە گەورەیە ئەو خەستەخانە گوتی جیهازمان هیچ ناکە عاتلە باشە لۆ جیهازی مەدەنی ئیزەکاتنی بە پارە ئیزەکاتن لە محەلەکان بەس لۆی خەستەخانە هیچ ناکە ئەگەر دکتۆرەکان لەگەری شریک نەبن لۆ لە ئاکری هەیە ئاکری قەزا یانی وەک برێ قەزایەکی بچووکە لۆ لە ئاکری هەیە لۆ لە هەولێر نییە بە دووەدا چۆن لە وەزارەتی تەندروستی نییە یانی هیچ شتێک نییە لە شتانە بەڵێ سپاس بۆ کاک میکائیل لە هەولێرەوە باوکی هەستی لە سلێمانیەوە فەرموو باوکی هەستی ئەم کاتان باش من سەرەتا ئەڵێم بۆ هەموو نەخۆشیێک و بۆ حاڵەتەکانی تەندروستی پاکوخاوێنی زۆر گرنگە و پێویستە لە قوتابخانەکانە هەوڵ بدرێ مامۆسایان ڕێنمایی قوتابیان بکەن لە هەموو حاڵەتێکا پاکوخاوێنی خۆیان ڕابگرن ئەوە خاڵێک و خاڵێکی تر ئەوەیە کە بەڕاستی لە ئەنفلۆنزای بەراز و باڵندە خراپتر لە کوردستاناویش ئەنفلۆنزای گەندەڵیە کە بەڕاستی پێویستی هەیە تەندروستی لەوەیشا کار بکات و هەوڵ بدات بۆ چارەسەرکردنی ئەو ئەنفلۆنزایە بەڕاستی سەری هەموو گەنجانی سپی کردووە و خەڵکی بەڕاستی بێتاقەت کردووە زۆر هەمووی تووشی نەخۆشی نەفسی کردووە خەڵک تەواو بێتاقەت بووە بەدەست ئەو حاڵەتەوە بۆیە من پرسیار لە بەڕێز وەزیری تەندروستی و لە حکوومەتی هەرێم ئەەکەم ئەڵێم ئایا ئەنفلۆنزای گەندەڵی کاریگەری زۆرتریا ئەنفلۆنزای بەراز و باڵندە سوازوەیەوە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت باوکی ڕێژوان لە پیرەمەگرونەوە فەرموو باوکی ڕێژوان ئەم کاتت باش کاتەشوان زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش فەرموو بۆ وەستی تەوەرەکەتان دەشتانە دەکەم زۆر سپاس ئێستا ئەم تەوەریکەداتان بەزاندەوە بەڕاستی خەڵکی زۆر تووشی نەخۆشی نەفسی بووە ئەمە دووەمی باچینە سەر لە دکتۆرەکە ئێستا خۆم هەر بە باسێنە شکەم خۆم عملیات کراوم چوومە لای دکتۆر هیچی ئەگەر بە پارە بۆ بکەم ئەوە ئیتمام زیاتر پێدەم لە ڕووی نەخۆشی 3000 کراوم ئەمە چییە بە پارە نەکراوە ئەمە یەک دووەم حکوومەت بەشی چاودێری نییە چاودێریکردن لە هەموو دەسەڵاتێکدا باشترین چارەسەرە بۆ ئێستا ئەم نەخۆشیانە بڵاو دەبنەوە بۆ ئەم پروپاگەندەی ئێستاکەوە دەکەیت لە هەموو شوێنەکاندا بۆ چارەسەر ناکرێن بەڕای من باشترین هۆکار بۆ ئەمانە چاودێریکردنە هەر ئیشێک بکرێت حکوومەت چاودێری نەکات ئەوە بێگومان بە ئەمیشە سەر ناگرێت ئێستا ئەم هەموو شتا بەسەرچوارەی کە بمان دێتە ناو هەرێم بۆ وڵاتەکانی تر ناچێت بۆ حکوومەت ئێستا بۆ نمونە ئێرانەوە هەندێک شت دێ کە بەسەر دەچێت جارێک نییە دوو جار نیە سێ جار نیە بەردەوام دێت دیارە ئەمە ڕێگا پێکدارەکە لەو شوێنانە کە بە قاچاق دێتە ناوەوە دیارە کەسانی خۆیان هەیە من ئەمە ئەم شتەڵم لە 100% گومانیتیانێ لەبەرەوەی هەر جارێکە ئێستا بۆ لە ئێرانەوە هەر شتێک دێ بەسەر چووە باشە ئەم ئێران لە چیەوە هاتۆ لە چی کۆمپانیێک هاتۆ کە داخلی ناو کوردستان بووە پێویستە حکوومەت بێ بەدوادار سێزار ئەم لە چی شوێنێک هاتووە ئەم نەخۆشانێک کە بڵاو دەبێتەوە چیە خۆمە لەناو کوردستاندا نییە هەر هەموو ئەم شتە بەسەر چوانن کە دێنە ناو هەرێمی کوردستانەوە ئەمە گومانی تیان نییە هەر هەموو شتە بەسەر چۆکانن گۆشت دێ نازانین گۆشتی بەرازە ئەمە ئەم نەخۆشی بەرازە لە چێوە لە کوردستان بەرازێکی تێدا لە وڵاتانە
ئەو هەموو بەراوردێکیە بۆ نەخۆشێک لێەوە بڵاو نابێتەوە هەر نەخۆشێک بێ بچووکترین نەخۆشی بێ ڕەوانی دەرەوە بکرێت. بەڵێ کاک بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. موسا لە دارەتوو زۆر سپاس دەکەین کاک موسا. بەڵێ فەرموو. سەبارەت بە تەوەرەکە براژوانەکە بەڵێ فەرموو. برای بەڕێت وەڵی ڕاستە ئەنفلۆنزای بەراسێ بەڵام بە هەمووش بەگشتی لە هەرێمە کەمە بەڵام ئەمینی کە ئەیکەن وەم هەواڵانە بڵاوەکەنەوە هەمووی بەس بۆ سەواشەکاریە چی ئەڵێ ئەم دکتۆرانەڵێ ئەنفلۆنزای بەراز ئێسوان ئێلوەرەوە نیە هینەکەی نیشانەکەی بەڵێ ئەلۆ بەڵێ گومانێتە کاک موسا ئەمە هەمووی تەواشەکاریە بەس بۆی خەڵک خەڵەتێنە وەڵی هیچی ڕاستی دیانە کێ هەیە بەڵام ئەوە نییە کە خەڵک لی بترسێ ئەم بەس بۆ ئەوەیە کاتی پەسەندکردی بودجێ لەم کاتەیە بەس بۆی خەڵک تایبەت پەرلەمان لە هەموو لایەکەوە ینی بەس بۆی کە خەڵک تووشی ئەلۆ بەڵێ سپاس دەکەن. سپاس بۆ پەیوەندەکەت. ئەڤین لە هەولێرەوە سڵاو لێ بێ فەرموو ئەڤین خان. بله سلام لە تەجبی بەڕێ چاوانی باشی زۆر سپاس دەکەم ئەڤین خان فەرموو. بله دەستخۆشی بوو تاوەرێتە زۆر سپاس دەکەم. ڕاستی برای دەڕێز دەستخۆشی بۆ وەزارەت تەندروستی ئەم دەبی هەموو هەوڵ بدەن دەستخۆشی بەرامبەر ئەو وەزارەتە تەندروستی بکەن ئەم هەوڵ نەدەین قسێت ناشرین بەرامبەر بکەن چکە ئەو نێرمایی دەنە ئەم هەوڵاتی هەرێما کوردستانی که هم زانیاری ها ورگیریم تایبەتی ئەو کەناڵێ ڕاگەهاندنێ دەبی هەوڵ بدەن هێشتا زانیاری بدەنە هەر هەوڵاتێکی بیدن ڕاستە بەلکی نەخۆشی هەبیدن لە ئەنفلۆنزای بەراز بیت و ئەنفلۆنزای مریشی بیت و هەر پەرەوەرێکی لە هەرێمی بیتن وان بۆ پارەی نییە چکە هەوڵاتی نەشن هەم پارەی بۆ وان داوین بکەن و هەر یەکی خەستەخانێکی هەرێمی دیتن چارەسەر بکەن ئەو پارە وان بۆ پارەی نییە داواکاریەک مناڵ بە خەڵکەی جوان بێدا ئاخستن چکە خەڵکێکی جوان فێر کەناڵێکی ئاسمانی تایبەتی وەکو ئێنارتی بکە بلا دەستخۆشی بۆ وەزارەتا تەندروستی ڕاستی و هێشتا هەوڵ بدەن خۆ پاک و خاوێن ڕابگرن ئەو قوتابخانێک بەڕێز ئەو هەوڵاتی لە هەر جێکی بین دووبارە ئێوارەتە باش. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ پەیوەندەکەت. دوا پەیوەندیمان کاک بەختیار لە پێنجوێنەوە فەرموو کاک بەختیار. کاک شوانیان کاتە باش. زۆر سپاس دەکەین کاک بەختیار. کاک شوانیان بۆ پرسیارەیەوە کە باسیەکەن. بەڵێ. وەڵای من ئەسڵحەت باوەڕم بەو شتە نییە کە ئەمانە ئێستا لە قوبڵایەکەن و هەزار نەوەقسەی وایان کردووە لەگەڵ ئەو خەڵکە هەر لە هەموو بوارەکانە بۆ نمونە هەر ڕۆژە و لە قسەیەک ئاڵێن و دوای شتەکە وای نامێنێ ئێستا بۆ نمونە بۆ ئەم دکتۆرانی ئێرە من خزمێکی خۆڵان نەخۆشە بڵین تا ئێستا لەوانێ بڵێن 20 دکتۆر چوو بێ ئەمیانە چێ دەڵێ وەڵا ئەمەم دەرمانەکە نووسراوە بەم نۆعە غەڵەتە ئیدا هەر لە دکتۆر و هەر لە هەموو بابەتەکانەوە هیچ میلەتی ئەم کوردەی فیقەی بە هیچ شتێکی ئەم وڵاتە نەماوە باوەڕکە یانی شتەکان وا لێ کردووە خەڵک سەریان لەم عالەمە شێوانە بە هیچ نوعێک خەڵک باوەڕ بە هیچ شتێک ناکات شتەکەی ڕازێ خەڵک پارێزی ناکات بۆ نمونێ ئێستا ئەگەر ئەو شتە وا دەیە بڵێن ڕاستە و شتە بەڵێ کاک بەختیار. بەڵێ سپاس دەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڕێزان تاس بێنێ هەمیشە لە خۆشیدا بن.